چیکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و بارە لەناوما چیکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و بارە چ بەهارێک بوو ئەو سۆزە تەڕە چ فردۆسی بوو ئەو ماڵی گەڕا بەر لەوەی لێوەم لەگەڵ لێوی تۆ چەخمەخی ماچێ دابگرسێنێ من خۆم ئەمزانی لە نێو ئەمستان ئەو گریە عشقا چۆنم سوتێنێ چ شێتیەکە کە سوورە زانم هەر کات بێمانێ و جێژوانی ماچ ئەبێت تاجی دڕک بنێنمە سەر و بە هەزاران جار خۆم بدەم لە خەج لەناوما چێکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و بارە لەناوما چێکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و بارە چ بەهارێک بوو ئەو سۆزە تەڕە چ فردۆسی بوو ئەو ماڵی گەڕا پشکۆیەکە ئەم لێوانەی تۆ وا بەهێمنی ڕوحم داغەکەن چ سەحرێکە ئەم چرپە نەرمانەی نەفەس بە نەفەس داگیرمەکەن لەناوما چێکە بێدەنگە بین و ڕوحمان پڕەبن لە قسەی لێومان لەناوما چێکە داگیرسین و بێدەنگ گوێگرین لە ترپەی دڵمان لەناوما چێکە بێدەنگە بین و ڕوحمان پڕەبن لە قسەی لێومان لەناوما چێکە داگیرسین و بێدەنگ گوێگرین لە ترپەی دڵمان لەناوما چێکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و بارە لەناوما چێکە بکەوە سوتای باوەش من پڕ بوو لە گوڵ و